يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی بەڕێز، لە بەشی چوارەم لە زنجیرە باسی تەفسیری سوورەتی وەالعەسڕدا گەیشتینە سەر ئەوەی کە خوای پەروەردگار دوای سوێند خواردنی بەکات دەفەرمێ ئینە الئینسانە لەفی خسڕ، بەڕاستی و بە دڵنیاییەوە هەموو مرۆڤایەتی لە خەسارەتمەندیدایە، تەنها ئیمانداران نەبێ، تەنها ئەوانە نەبێ کە عەمەلی ساڵح و کار و کردەوەیەکی جوانیان هەیە بۆ ئەم دنیا و زاد و زەخیرەیەکیان بەڕێ کردۆ بۆ قیامەتی خۆیان. ئەنجا خوا فەرمووی وەتەواصەو بالحەق، لەسەر تەواصەو بالحەق، لەسەر وشەی حەق وتاری پێشوو هەندێک قسەمان کرد. بابەتی ئەمڕۆشمان هەر تەواوکردنی وشەی وەتەواصەو بالحەقی قورئانی پیرۆزە. حەقی ڕاستەقینە خوای پەروەردگارە، پێغەمبەرەکەیەتی صلی الله عليه وسلم، قورئانە، پەیامی ئیسلامە، ڕێبازی پێغەمبەرانە سەلامی خۆیان لەسەر بێ، هاتنی ڕۆژی قیامەت و بوونی بە هەشت و دۆزەخە. ئەمانە حەقن، ئەمە بیر و باوەڕی ئێمەی ئیماندارە کە دەڵێن ئەڵڵاه حەقٌ، یەکێ لە ناوەکانی خوای پەروەردگار حەقە، هیچ گومانێکی لەسەردا نییە. بە سەیرکردنی ئەرز و ئاسمان پەروەردگار نیشانمان دەدا کە ئەڵڵاه حەقە. لو كان فيهما آلهة إلا الله لفسدتا. لسورة الأنبياء دا فرمي أجر غير الله لآسمان للزويدا إلهي كتر پرستراواني كتر خداني كتر هبونايا أو أم نظامت يكدر شو بۆیە هەمووی ئاوا بەڕێک و پێکی زەوی و ئاسمان بەڕێک و پێکی دەڕوا یەک خوای هەیە، ئەو خوا بە حەقە کە ئەڵڵایە. وفي الأرض آيات للموقنين وفي أنفسكم أفلا تبصرون. قرآن دەفەرمێ بۆ ئەوەی بزانی پەروەردگارت حەق و ڕاستە، بێ هاوبەش و بێ شەریکە، سەیری زەوی بکە. لە ناو زەویدا بە هەزاران بەڵگە و نیشانە هەیە بۆ ئەو کەسانەی کە یەقینیان بە ذاتی پەروەردگار هەیە. وفي أنفسكم أفلا تبصرون. خوا دەفەرمێ لە ناو لەشی خۆشتاندا بە وردبوونەوە لە جەستەی خۆتان بۆ ناڕوان و بۆ بیر ناکەنەوە بزانن پەروەردگارێکی حەقتان هەیە. ئینسان خوای پەروەردگار دووشتی نیشانداوە، سەیری جەستەی خۆت بکە، سەیری ئەو زەویە بکە کە لەسەری دەژی، بە هەزاران بەڵگەت دەست دەکەوێت لەسەر ئەوەی کە ئەمە دروستکراکەی هەر ئەڵڵایە، دەبێ یەک خوا بێ، نابێ هاوبەشی هەبێ، ئەبێ حەقیش بێ ئەو پەروەردگارە، دوورە لە بەتاڵ و نابەجێییەوە. لە جەستەی هەر یەکێکماندا، لە لاشەی هەر مرۆڤێکی ئەم سەرزەمینەدا 13 ملیار خانەی دەماری هەیە کە خانە بە چاو نابیندرێ، کە هەر یەکێکیش لەو خانانە جیهانێکی سەربەخۆیە بۆ خۆی. لە جەستەی تۆدا، لە جەستەی من و ئەو بەڕێزەدا هەموومان 13 ملیار خانە، هەمووشی لە شوێنی خۆیدایەتی. ئەوە ئەڵڵاه حەقٌ، پەروەردگار وای داناوە. بەس لە ناو سنگتدا، لە سیەکانتدا 750 ملیۆن چیکڵدانۆچکەی بچووک هەیە، وەکو میزڵدانی بچووک بۆ پاڵفتەکردنی خوێن. لە کلیە و گورچیلەکانماندا هەموو ڕۆژێ 200 لیتر خوێن هاتوچۆ بە گورچیلەدا دەکا و پاکی دەکاتەوە. یەک بەرمیلی نەوت بێنە بەرچاوت، ڕۆژانە ئەوەندە خوێنە بەناو گورچیلەدا دێ و دەڕوا. 198 لیتری پاک دەبێتەوە، 2 لیتری دەکا بە میز و پیسی و فڕی دەدەیتە دەرەوە، مادە پیسەکانی دەگرێت. لە هەر گورچیلەیەک، لە هەر کلیەیەکدا 1 ملیۆن نیفرۆن هەیە. ئالە گورچیلە بچووکەدا 1 ملیۆن نیفرۆن هەیە، کونی بچووک بۆ پاڵەفتەکردنی خوێن دەی پاڵێوێ و جارشکە بە خاوێنی ڕەوانەی دڵی دەکاتەوە. هو الله الخالق البارئ المصور له الأسماء الحسنى. خوالا سورة الحشر آياتي 24 دەفەرمێ ئەو زاتە کە ئەڵڵایە الخالق، خۆی دروستکەرە، دروستکردنی ئێمە و هەموو بوونەوەران یەک کەسە کە ئەویش ئەڵڵایە، الخالقە.
البارئ کە دروستی کردوین خۆشی نەخشەکەشی کێشاوە داهێنەرە نەخشەسازی زیرەکە لە دنیادا دەکرێت بیناسازێک وەستایەک هەڵسێ بە دروستکردنی بینایەکی جوان بەڵام کە ئەو دروستی کردووە ئەو نەخشەی نەکێشاوە یەکێکیکە نەخشەکەی کێشاوە نەخشە شاز و بە داهێنەرەکەی ئەم داهێنانە ئەو نەیکردووە کە دروستی کردووە بەڵام پەروەردگاری ئێمە کە ئێمەی دروست کردووە هەم خۆی دروستی کردوین هەم باریئە هەم داهێنان بەم شێوە جوانە و نەخشەکەمان خۆی کێشاوێتی ئەنجا هەیە بیرۆکە دروستیشی دەکرێت پێی بیرۆکەش بە مێشکیادێ ناتوانێت بیخاتە سەر نەخشە خوای گەورە المصەویر خۆشی وەکو دروستکەر و داهێنەری نەخشەکەیە وێنە کێشیشێتی خوای پەروەردگار کە جەستەی ئینسانی داناوە بەم شێوە دروست بکرێ بڕیاری داوە لوت و گوێ و چاو ئەوانە چۆن دروست بکرێن و لەکوێ بن المصەویر نەخشەکەشی ئاوا لە شوێنی خۆیان داناوە هەمووی بە حەق و دادپەروەری داناوە مناڵێک کە بچووکە و لە دایک دەبێ سەرەتا شیری دایک دەخوا پێویستی بەوە نییە دانی هەبێ خوای گەورە دانی نەداوەتێ ئەگەر مناڵێک لە دایک دەبێ ددانی هەبێ ئەو سیما جوان و زەردەخەنەی جوانەی ئێستای نابێت کە مناڵێکی کۆرپەیە و هەروەها دایکەکەی ئازار دەدا لەوە چێت دایک نەتوانێت شیری بداتێت چونکە گازی لێ دەگرێت ددانی پێویست نییە و دانی نابێ دواتر وردە وردە دانەکانی دێن لە کتوپڕە هەمویان دەرنایەن بۆی ئازاری منداڵەکە نەدا و سیمای ناشرین نەکە و پاشان ئەم منداڵە چونکە ناتوانێت ددانی بشوە و پارێزگاری لە دانەکانی بکە خوای گەورە بۆ ماوەیەک پێی دەبەخشە پێڵن دانی شیری و هەروەها لە کاتێکە کە دانە شیریەکان کۆتاییان پێدێ و سەردەمی دانی هەمیشەیی دێ پێویستی بەوە نییە بیبێ لای دکتۆری دان و بەنجی کە و دەریهێنی سیرێکی چەند بەناسکی بۆ خۆی لێ دەبێتەوە مناڵەکە تا نەکەوێتە دەمیەوە هەر هەستیشی پێ ناکە ئەو دانانەی ئێمە چەند ڕێگیان داکتەوە چەند بە زەحمەت هەڵدەکێشێنن لەلایەن پزیشکی دانەوە بەڵام دانی مناڵەکە نازانی چۆن وەستاوە چەند بە ئاسانی خوا بۆی لێ دەکاتەوە بەڵام کە مەسئولیەتت پەیدا کرد دانەکەت هەمیشەیە جارێژە خوا پێت نابەخشێتەوە سەیری جەستەی خۆت کە پەروەردگار دەفەرمێ ئەو پەروەردگارە الخالق البارئ المصەویر ئەوە پەروەردگاری حەقی ڕاستەقینەی ئێوەیە نینۆکت قژت ددانت ئێسقان هەر چواریان مادەیەکی ڕقن لە دوانیاندا مادەی هەستەوەری هەیە لە دوانیاندا مادەی هەستەوەری نییە ئەگەر دانێکت بێشێ ئازارەکەی ئەوەندە بە سوێ دەبێت بە دووی عیلاجا بگەڕێی چونکە خوای گەورە ئەو هەستەی لەو ددانە ڕقەدا دروست کردووە هەست بە ساردی و گەرمی بە ناڕەحەتی و بە ئازار دەکات چونکە چەندین ماکی نەخۆشی لە پشتێوێتی بۆی زوو چارەسەری بکەیت هەروەها لە ئێسقانیشدا شکانی ئێسقان ئازاری یەکجار زۆرە ئەگەر ئەو ئازارە لەناو ئەو ئێسقەڕەقەدا دروست نەبووە هەستەوەر نەبووە ئینسان کە ئێسقانی بشکای گوێ نەیەدایە و دوای سەقەت دەبوو بەڵام لە ناو نینۆکە وانییە ئەو مادە ڕەقە زیاد دەکا گەشە دەکا زیندووە جوڵەی هەیە بەڵام هەستەوەری خوا دروست نەکردووە ئەینا یەکێک نینۆکی بۆ نەدەکرا دەبوو پەنجەت بەنجکەی ئەمجا بچی نینۆکت بکەی لە قژیشە بە هەمان شێوە ئەبوای ئینسان تا سەری چا دەکرد و ڕیشی چاک دەکرد بڕۆیشتا بەنجی لەسەر بدرایە و عەمەلیات بکرایە ئەمجا قژی چاک بکردایە هەموو جوڵەیەکی تێدا بەڵام خوا هەستەوەری تیا دروست نەکردووە بۆی ئازار نەشێشی هەر ئەو تاڵە قژانەی برۆ و برژانگت زیاد ناکەن وەکو خۆیان دەمێننەوە بەڵام سەرت دەبێ مانگانە بەلانی کەمەوە چاکەی درێژ دەبێ ئەمانە هەمووی پێمان دەڵێ ئەی ئینسان سەیرێکی خۆت بکە بیر بکەوە ئەمانە لە خۆیانەوە دروست نەبوون الله حەقٌ خوا بە حەق بناسە کە خوا ناسی پێغەمبەرەکەشی بناسە ئەو خوا و پێغەمبەرەش بەرنامەی حەقیان پێیە کە قورئان و سوننەیە شوێنی بکەوە ئیمانی پێبێنە هەر ئەوە ڕاستەوە بۆت دەمێنێتەوە ذلكم الله ربكم لا إله إلا هو خالق كل شيء فاعبدوه وهو على كل شيء وكيل ئەو ئەڵڵایە پەروەردگاری ئێوەیە هیچ خوا و پەرستراوێک نییە غەیری ئەو هەر ئەو بە حەقا دروستکەری هەموو شتێکە فاعبدوه دەی بیپەرستن وهو على كل شيء وكيل بەڕاستی خوا چاودێرە بەسەر هەموو شتێکەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە دوعاکانیدا یەکێک لە دوعا هەمیشەیەکانی ئەوە بوو دەیفەرموو اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه جا سەیری ئەم دوعا جوانە و ئەم پڕماناییە کە پێغەمبەری خوا لە دوو دێڕە بگەیاندوویەتی
یەکەمیان دەڵێ اللهم ئەرینا یا ڕەبی خوایە تۆ نیشانماندا حەق و ڕاستەقینە ڕەن بە کەسێک نیشانتدا بەڵام سەیرەکەی بۆ سەردەمێک باشە دوایی بەسەر دەچێت دوایی بەتاڵ دەبێتەوە بەڵام ئەو حەقەی کە خوا پێت دەگەێنە و نیشانت دەدا هەتا قیامەت ئەبەدیە هەر حەقە اللهم ئەرینا خوای پەروەردگاری ئێمە یا ئەڵڵا حەقمان نیشاندا دووەمیان الحەق حەقا خوایە کە حەقمان بینی بیناسین بە حەقی بناسین چونکە بەڕێزان زۆر کەس هەیە حەقیش دەبینێ ئەشزانێ حەق نایناسێ بڕوای پێ ناکە سێمیان وەرزوقنا اتیباعە ئەو دوو شەیە وەرزوقنا یعنی خوایە ڕزق و ڕۆزی شوێن کەوتنی حەقمان پێ ببەخشە ئینسان چەندە بە شوێن بەدەستکەوتنی پارە و مادیات خۆشحاڵەوە بە ڕزقی دەزانێ گەورەترین ڕزقێک ئەوەیە تۆ حەق و ڕاستی بناسی بەخوا هەر ئەوەی کە ئێستا ئێمە هاتووینە ماڵی خوا لەم ڕۆژی جومعەدا بەرەو قیبلە دانیشتوین و ذیکر و یادی خوا دەکەین و کەلامی خوا دەخوێنینەوە ئەوە گەورەترین ڕزقە وەرزوقنا خوایە بیکە بە ڕزق و دیاری بۆم بنێرە شوێن کەوتنی حەق و ڕاستی و ئیسلامی حەق ئەوە بۆ خۆی حەق و ڕاستەقینەیە ئەمجا وەرزوقنا ئیتیباعە خوایە شوێنی بکەوم چونکە خەڵکێک هەیە حەقیش دەبینێ حەقیش دەناسێ دەشزانە ڕاستە بەڵام شوێنی ناکەوێ زۆریش خوێندەوارە زۆریشی خوێندوێتەوە بەڵام دوورکان نوێژ ناکا بۆ خوای پەروەردگار بەڵام ئیمانی پێی نییە حەقەکەی شوێنی نەکەوت و ئیتیباعی نەکرد جۆرجی پێنجەم کاتی خۆی کە مەلیکی بەریتانیا بووە ئەڵێ لەسەر مێزی نانخواردنی عایلەویان پرسیارێک دەکا ئەڵێ ئەو شتە چییە کە هەموومان داوای دەکەین هەموومان ئاواتی بۆ دەخوازین کەچی کەسیش پێ رازی نییە کەسیش نایە و پێ رازی نییە و قبوڵی ناکە هەمووی داوای دەکا کەسی قبوڵیشی نییە کوڕەزاکەی پێوت باپیرە ئەوە حەقە وتی ڕاز دەکەی ئەوە حەقە هەموومان داوای حەق دەکەین کە ئەگە حەق هەبێت چاکە ئەوانە کەچی کە دێتە سەر خۆمان لەبەری ڕادەکەین قبوڵی ناکەین کە حەقێک بەسەرماندا دەدرێ نکوڵی لێ دەکەین هەموو کەس داوای حەق دەکا حەق چاکە و دادپەروەری چاکە و ڕاستی چاکە بەڵام کاتێک کە دێتە سەر خۆی سەیدەکەی دەیەوێت خۆی لێلادا خۆی لێ بدزێتەوە ئیلا کەمێک نەبێ ولا تلبسوا الحق بالباطل وتكتموا الحق وأنتم تعلمون لدو شويني قرآن دا خوي قال سورة البقرة آيات شلودة أما تدفرمي وهروها لسورة آل عمران آيات حفتة كذا فمي يا أهل الكتاب لم تلبسون الحق بالباطل وتكتمون الحق وأنتم تعلمون والشيء تلبسوا ين تلبسونا أقدر من ذكاتوا أمدو آية قرآنية لسورة البقرة وسورة آل عمران درسيكي قوري بوجياني همومان تدايا يكم جار بيامك أبو أهل كتاب خوار ريزي لمسيحي وجولك كان وأهل كتاب قرتوا دفرمي همو مسيحي وجولك كان دزانن كلا بيامكاني خوادا لبيغمبر بريزكاني خويان دا حق راستيك هيا أويش أوي همو بيغمبرك مجدي داوا شوين كوتوانم لآخر زمانا محمد مصطفى صلى الله عليه وسلم پیدا دبي قرآني بو نازل دبي اگر گيشنا او زمان ايماني پي بينن اول همو كتابي انجيل وتوراة نسراوا همو زانا وعالماني مسيحي وجولك او دزانن خواده فرمي ام حقتهم بيا دل خلشي مشارنوا او بيرزينيا بآينكي ايوا اگر انسانك تمني بنەڕەتی بخوێنێ قۆناغی بنەڕەتی کەسێکیش دەگاتە قۆناغی خوێندنی دکتۆرا ئەوەی کە دکتۆرا دەخوێنێ هەموو بابەتە بنەڕەتیەکانی خوێندووە پێیەتی مانای ئەوە نییە سوکایەتی بە خوێندنی بنەڕەتی ئیسلام وەکو خوێندنی زانکۆکە وایە وەکو خوێندنی دکتۆرا وایە پەیامەکانی پێشووی هەمووی تێدایە ڕەتیان ناکاتەوە ناڵێ ئێوە هیچتان نەکردووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ عیسا برامە موسا برامە خوا دەفەرمێ ئەم حەقەی کە دەیزانن ئەهلی کتاب لە خەڵکەکانی خۆتانی مەشارنەوە مایانکەن بە دوژمنی ئیسلام ئەمە ئەگەر بۆ ئەهلی کتاب بێ بە بچووکی بۆ تێگڕای موسڵمانان خوا دەرسێکی گەورەمان پێدا چونکە قورئان نەهاتووە تەنها شتە بچووکەکان باسکە بەڵکو بابەتەکە گەورەتر دەبێت لە وشەی تەلبیسو لەگەڵ تەلبیسون ئەم دوو وشەیە لە لیباسەوە هاتووە لە بەرگەوە هاتووە لە داپۆشینەوە هاتووە خوای گەورە دەفەرمێ حەقێک مەهێنن بەرجی بەتاڵی بەبەراکەن ناحەقێکیش مەهێنن بەرجی حەقی بەسەراکەن چونکە حەق دیار و سودبەخشە
ناحەق دیارە و خۆی لێ دەپارێزی، بەڵام داپۆشینی حەق و ناحەق بە یەکتر ئەوە سەر لە خەڵک تێک دەدا. بۆ نمونە ئێمە ئێستا گرفتاری چەندین شتین کە لە کۆمەڵگادا دەیان بینین. یەکەمیان تەزویری پارە. ڕۆژانە خەڵک بە تەزویری پارەوە دەژیرێ. خۆ پارە حەقە و ڕاستە، هەمومان هەوڵی بۆ دەدەین و شتێکە کار ئاسانی بۆ خەڵک کردووە. ئەو کەلوپەلەی من هەما ئەو شتەی تۆ هەتا خۆ ناکرێت بیان بین مانگایەک بە دوو تەنەکە گەنم و ئاردێک گۆڕیەوە. پارەکە هەموو کارەکان ئاسان دەکات. پارەکە خودی خۆی حەقە، خەڵک کابرا دێسەیەکەی بەرگی تەزویر بەبەر پارەکەدا دەکات. لەسەر شکل و شێوەی ئەو پارە ڕاستەقینە کاغەزێک دێنە کە تەزویرە. ماڵی چەند خەڵکی پێوێران دەبێت، بوختان بۆ چەند خەڵکی بێتاوانیش دەکرێت کە پێوەی دەگیرێ. خواردنێک بەسەر چوە بۆتە باتڵ دەبێت بۆ فرەدان باشە. کەسێکی بێدینی بێویژدان دێت تەزویری بابەتەکە دەکات، سەیەکی بەروارەکەی ڕەش دەکاتەوە. تۆ کە سەیری دەکەی بەروارەکە پێت دەڵێ حەقە ڕاستە، بەڵام لە ناویدا بەتاڵ هەیە. خواردنێک کە بە کەڵک نایە، کەلوپەلێک کە ئەکسپایرە، سەیدەکەی لە ناوە بەتاڵ بۆ بە فیرۆدانە، بەڵام ئەم بەرگێکی جوانی تەغلیف کردو و دای پۆشیوەتەوە ڕێک و پێچ کردو تۆ دەشی کڕی و دەشی خۆی بێتە زەهر لە لەشدا. ئەها لە خاڵی یەکەما خوا دەفەرمێت تەزویر مەکەن. دووەم عەرەق مادەیەکی سەرخۆشکەری ماڵوێرانکەری رابەری عەقڵە کەچی بەرگێکی حەقی بەبەرا دەکەن، پێڵەن شەرابی ڕوحی، خواردنەوەی ڕوحی. ڕوح دەبێت بەوە چ ئاسوودەیەک وەرگرێ، ڕوح عەزابی پێدەبینێ. کەچی ئەم باتڵەکە خوا دەفەرمێ حەرامە، کابرایەکی خوانەناس دێت دەیکا بە شەرابی ڕوحی، دەڵە خواردنەوە، یعنی بەلایەوە ئاسایی بەکو ئاو ماستە و بخواتەوە. سێم نێرگەلە کە سەدانقاتی جگەرە زەرەدی هەیە. ئەگەر جگەرە زیان بەخش بێ، کێشانی یەک نێرگەلە، یەک قوم نێرگەلە بەقەدەر 10 پاکەت جگەرە زەرە لە ئینسان دەدا. ئەو سەرەد و زیان و سەرەتانی بە نێرگەلەیەکەوە هەیە، یەک لەسەر 100یشی بە جگەرەوە نییە، کە جگەرە بۆ خۆی بۆ هەموو خراپیەوە. دەیسەیری کە ئەم نێرگەلەیە بەو هەموو زیانەیەوە چی بەبەرا دەکەن؟ بەتاڵێک هەیە، ناحەقێک هەیە، حەقێکی بەبەرا دەکەن، بۆنی میوەی تێدەکەن. ئەو گەنجەوالی دەکات بەلایەوە ئەوەندە بۆنی خۆشە سەرەتا بە بۆنەکەی ڕادەژێشێ. بۆنی ئەو میوەیە کە میوە بۆ خۆی حەق و پاک و بۆنەکەی خۆشە، ئەیکەنە ناو ئەو بەتاڵەوە دەرخواردی ئەو گەنجە داماوەیە دەن، بە بۆنەکە سەرنجت ڕادەکێشێ. بەلای کافتریایەکە دەڕۆی سەیری بۆنی ئەو سێ و پرتەقاڵ و شتانە چۆن دێتە دەرەوە. بوونەکەی تێکەڵاو دەکەن، ئەم ناحەق و پیسە بەو بوونە دەڕازێننەوە. چوارەم قوماری مۆدێرن. جەنابەت کەسایەتیت ئەوەندە بەڕێزە قەت ناچێ قومارخانەیەکەوە، دەستت بە دۆمینە و پەڕی کاغزیێنیش نەکەوتووە، قەت قومارن نەکردووە. بەڵام سەیرەکەی قومارت پێ عیبە، عیبە پێت بڵێن قومارچی، کەسایەتیت بەرزە، خاوەن دین و ئیمان و کەسایەتی و شخصیەتی خۆتی. بەڵام موبایلەکەت ڕۆژانە چەند جار نامەی بۆ دێ، 50 ملیۆن دینار ئەگە یەک نامە بنێری بە دەوری 1000 دینار 500 دینار لەوەیە چێت تۆ ببی بە خاوەنی 50 ملیۆن دینار، خەڵاتە گەورەکەت بەنسیب بێ. هەل لە نێوان موبایلێک کە بۆ حەق و ڕاستی بەکاردێن نامەیەکت بۆ دێنە دەتکا بە قومارچی بەبێ ئەوەی هەستت بە خۆت کرد بێ. ڕای کوڕە چێڵە بۆم دەرناچێ. ئەو خەڵکەش هەروە دەڵێ، دواییش بزەحمەتە بۆ کەسیش دەرچێ بدرێ بە کەس. هەموو خەڵکەکە لە داوی قومارێکەوە داڵێن، خەیاڵیان لای شتێکی بەتاڵە، دەیەوێت مادەیەکی دەستکەوێ، بەڵام هیچیشی دەست ناکەوێ، وەکو قومارچەکە هەمیشە دۆڕاوە. پێنجەم محامیات و قانون. ئەو پارێزەرەی کەوا لە خوا نەترسێ و ویژدانی نەبێ، جاری وا دەزانێ ئەم بابەتە ناحەقە، کەچی ئەبێتە پارێزەریشی دیفاعی لێ دەکا. ئەها دەبینی ئەوانەی کەوا سەرۆکی زاڵم بوون لە دنیادا، خۆ پارێزەریان هەبوو. کابرا ئەو ملیۆن خەڵکەی کوشتووە، کەچی کابرایش قانونی ئامادەی دیفاعی لێ بکا و بەرگری لێ بکا و ناحەقی بۆ بکا بە حەق، بەرگی حەق دێنە قانون وەکو لاسیک ڕای دەشێشێ، ئەم ناحەقە دەکا بە حەق و دەیەوێ بیچەسپێنێ لە ڕێگەی قانونەوە، لە ڕێگەی یاساوە. شەشەمیان نووسینگەی زەویوزار، عەقارات، نووسینگەی فرۆشتنی ئۆتۆمبیل. زەوێ خراپە، خانوێ خراپە، بەڵام ئەو وا وەسفی دەکا و شایستەی دەکا و دەیڕازێنێتەوە، دەستی تۆی پێ دەبڕێ. ناڵم هەمویان، بەڵام هەشیانە کە دەبێ ئەمە حەقە، حەق ئەم نووسینگەیە هەبێ. خەڵک ئاوا زەویوزار و خانوو دەکڕێ، بەڵام بەتاڵەکە هەمووی ناشرین کردووە. ئۆتۆمبیل ئەگەر جوان و ڕێک و پێک بێ و تازە لە شەریکە دەرچی بێ و ئەمین بێ، هەموو کەس دەزانێ ئەمە باشە. سکراب و خراپەکەش خراپە، تۆ لەم دوانەدا هیچ مشکلە نییە. ئەوەی خراپە سارەیەکی وەرگەڕاوی ئەوروپی کە هەموو لەشی هەلا بووە، لەو خەلیجە تعمیرێکی وانوێ و جوانی دەکەن کە چاوت پێ دەکەوێت عەشقی دەبی، دەڵێ ئەمە شتی وا جوان نییە، بەڵام لە ناوە داڕزاوە، سەدان خەلەلی هەیە. ئەها ناحەقێک بوو، بەرگێکی تەغلیفی حەقی بەبەراکرا،
ماڵی چەندین خەڵک وێران دەکات چەندین منداڵ هەتی و بێباوک دەکات حوتەمیان جیهادی فی سەبیل الله حەق و ڕاستە ئیسلام بە جیهاد گەیشتۆتە ئەمڕۆ جیهادێکی فی سەبیل الله لە پێناوی ژین و دین و ئازادی خەڵکە کەچی کابرایەک دێکەنێتی تەقینەوە و خۆکوژی و زوڵم و ستەم و خۆچەسپاندنە بۆ ئەوەی هەست و سۆزی ئەو گەنجە موسڵمانە خواناسە بەهەژ ویستە ڕاکێشێ دێنێت لە ژێر ناوی جیهادا خەڵکەکە کۆ دەکاتەوە خۆشی بڕوای پێی نییە ئەزانە خەڵک حەماسەتی بۆ لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول الله هەیە لە ژێر ناوی ئەو پەردە حەق و ڕاستێ جوانەدا ئەم بەتاڵە دەشارێتەوە خەڵکی فری و دەدا بە ناوی بەهەشتەوە دەشیانێرێ بۆ دۆزەخ ئەمڕۆ چەند خەڵک هەیە لە جیهاندا ئاوا سەرگەردان بۆ داماوە بە ناوی حەق شوێن کەوتووە بەڵام وەختێ بەخۆی دەزانێت شوێنی بەتاڵ کەوتووە چی مخابراتێک بەکاری هێناوە خوالەوە بێبەریە هەشتەم دیموکراسی بۆ خۆی شتێکی باشە ئەگەر بەمانای ئەوە بێ حکمی گەل بۆ گەل بێ هەڵبژاردننی دەسەڵات و سیاسەت لە ڕێی سندوقی هەڵبژاردننی بێفرت و فێڵ و تەزویرەوە بێ لە ئینقلابی عسکەری و پەلاماردانی چەکداری خەڵک دوور بێ پەلاماری سندوقی دەنگدان بدا و بە دەنگ نوێنەری خۆی هەڵبژێت ئەگەر دیموکراسی ئەمە بێ شتێکی زۆر باشە بەڵام سێ دەکەیت لە ژێر ناوی دیموکراسیدا دژایەتی دین و لابردنی شەرعی خوا دەکرێت کابرا کە دەڵێ دیموکراسی نێتی ئەوەی هەیە کە خەڵکی فێریەوەکە شەرعی خوا تەواو بۆ کاکە ئەبێ خەڵک خۆی شەرع بۆ خۆی دانێ ئەگەر پەرلەمان بڵێت چی فاحیشەگەریە حەڵاڵە 90 دەنگی بەدەستێنا تازە زۆرینەی بەدەستێناوە هاسەیەک لە ژێر پەردەی دیموکراسیدا لە دینی خوا دەدرێت لە شەرعی خوا دەدرێت ئەبێ ئاگادار بی نوێمیان کوردایەتی و دیفاع لە خاکوونەتە و زمانی خۆت یەکێکە لە عیبادەتەکان خۆی گەورە ئەم زمانە ئەم خاکە پیرۆزە ئەم بەرگەڕەسەنە ئەم زمانە جوانە بە ئەمانەت بە تۆی کوردی بەخشیوە ئەبێ دیفاعی لێ بکەی بەرگری لێ بکەی خۆت بەسەر کەسا زاڵ نەکەی بەڵام سوکایەتیش قبوڵ نەکەی لە ژێر پەردەی جوانی کوردایەتیدا چەند خەڵک هەیە بەرژەوەندیە شەخسیەکانی خۆی دەپارێزێ چەند خەڵک هەیە قارەمانێتی خۆی دەنووسێتەوە کەسەی دەکەی واژنێ بەخوا درۆکە ئەو بەرژەوەندیە شەخسیەکانی خۆی بۆ ناوەندە کوردێکی ڕەسەن و ئەسەڵ نییە لەسەر کە لەسەری شەهیدانی ئەم وڵاتە خۆی پێگەیاندووە پەشێوی شاعیر کە ئامۆژگاری مناڵان و نەوەی نوێ دەکات مەبەستی لەو کەسانەیە کە دەڵێ مناڵەکان ئەی یاخیە ژینتاڵەکان سبەی ئێوە کە گەورە بوون لە لاوکە لە حەیرانە لە مزگەوت و دیوەخانە لە چیرۆکە لە هۆنراوەی شاعیرێکی ترسنۆکە ڕەنگە زۆرتان بەرگوێکەوێ باسی ئێمە و ئازایەتی باسی ئێمە و کوردایەتی بەڵام نەکەن بڕوا بکەن هەمووی درۆی پەتی زۆر کەس دەکرێت بە قارەمانی کوردایەتی ناومێژوو بەڵام بڕواتان بێوانیە تەنها کەسێکی بەرژەوەندی خواز بووە لەو ڕێگەی کوردایەتیە پاکەوە سوودی لە خوێنی شەهیدان و ئەوانە بینیوە خۆی پێگەیاندووە ئەگەدار بە لەژێر ئەو پەردە حەقەدا ئەو ناوە حەقەدا باتڵێک خۆی حەشار نەدابێ دەیەم ڕێکخراوی خێرخوازی هەیە ئێستا ڕێکخراوی ئافرەتان هەیە ڕێکخراوی لاوان هەیە ئەمانە شتێکی باشن چ منەظەمەیەکی خێری خراپ بێ دەستێکی خێر بگەێنێتە ئاوارەیەک ئافرەتانێک بۆ خۆیان دیفاع لە خۆیان دەکەن چێ دیفاعیان لێ دەکات ژنانیش حەقە دیفاع لە خۆیان بکەن لاوان ڕێکخراوێکی دروستیان هەبێ بەڵام سەی دەکەی لەژێر ئەم ناوە جوانانەوە کە حەقا ئەسڵەکەی حەقا باتڵێک خۆی حەشار داوە کۆمەڵ ئافرەت ناڵم هەمویان هەندێک هەیە ڕێکخراوی ئافرەت دروست دەکات بەس بۆ ئەوەی ئافرەت کا بە دوژمنی پیاو بەس بۆ ئەوەی بڵێ پیاو چیە هەر قیمەتی بۆ دامانێ هەر حیساب بۆ پیاو مەکە هەروەها بە ناوی لاوەوە لاوێک دێنێ تەنها لە ژێر سنتەرێکی لاواندا بێدینی دەکات بێژینی دەکات لە کولتوری نەتەواتی خۆی دای دەبڕێ ناوەکە حەق و ڕاستە بەڵام لە ناویە بەتاڵ خۆی حەشار داوە بۆیە خوا دەفەرمێ ئاگاتان لەوە بێ ئەمە زۆر مەترسیدارە ئەینا هەمیشە حەق دیار و ئاشکرایە ناحەقیش دیار و ئاشکرایە ئەوەی خەتەرە و ژیر نەبی ورد نەبی لە ناو باتڵە حەق دای نەپۆشی بێ بە بەرگێکی جوان هەروەها بەتاڵێکیش بە بەرگی حەق خۆیدا نەپۆشی بێ ئاگاتان لە ئەوە بێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی الحلال بەین والحرام بەین خەڵکی نەبزانن حەڵاڵ ئاشکرا و دیارە حرامیش ئاشکرا و دیارە وبينهما مشتبهات لا يعلمهن كثير من الناس لبيني حلال وحرام كومل شت خوان حشار داوا زور خلق سري لي درناكا اشكويت ناويوا توشي حرامك دبه لناو برغي حق الله خوي ملاز داوا
ئاگاداری ئەوە بن. ناڕەحەتە کاتێک کە تۆ دەتەوێت حەق بی ئەو دەیەوێت حەق بێ بەڵام دە کەسی تر ناحەقیان دەوێت. چەند کەس دەیەت خوا قەت واستە نەکا لە ژیان لە دایرەیەەکە. هەموو جەنابتان ئێستا لەو بڕوادام ئاواتان ئەوەی ڕۆژێ واستە و مەحسوبیت و منسوبیت و خزمێنە و ئەوانە نەبێ تەسکیە و ئەم لاولای بارەگای حیزبی نەوێ. حەقێکی خۆت بێ بە مەشروعی خۆت بە خوێندنی خۆت بە جوهدی خۆت بە تێکۆشانی خۆت مافی خۆت وەرگری. ئەوە ڕەن بێ ئاواتی ئێستا هەموومان دانیشتون ئاواتمان بێ بەڵام سەیەکی تۆ ئەوەت دەوێ لەولاوە دە کەسی کە ئەوەی ناوێ حەقەکەت بۆ ناکرێ وەخوا ناچار بە واستەکەت دەکەنەوە. ئەتەوێت بە حەیەتی بەرتیل نەدەی بە حەق و ڕەوای خۆدیشت بۆ بکرێ لە وڵاوە دە کەس فەرمانبەرێکیان فێری بەرتیل خۆری کردووە ئاخری تا بەرتیلیش لە تۆ نەستێنە ڕیشوە لێ نەستێنێ ئیشی تۆش ناکە. ئەو کاتە چەند ناڕەحەتی وەی خوایە خۆزگە وڵاتەکەم پڕ لە حکم و دادپەروەری حەق بووە بەڵام ئەوە تا منیش کەوتمە ناویەوە وەی خوا فەرمووی وەتەواصەو بالحەق هەمیشە وەسێت کەن بۆ یەکتر بە حەق. بەواوی جەماعە باسی کرد حەق و ڕاستی خۆشە بەڵام با بە هەمووتان لەگەڵ حەق و ڕاستی بن. ئەینا تۆ بە تەنیا لەگەڵ حەق بی دە کەس لەگەڵ باتڵ بێ سەیرەکەی خەریکە ژیانی تۆش تاڵ دەکا. بۆیە کاتی خۆی شاعیرێک هەبووە مەمەنداغای کوڕی ڕەسوڵاغای میراودەلی کە لە 1910 لەدایک بووە لە 1973 کۆچی دوایی کردووە لە مەرگا نازناوی فانیە. فانی شاعیر دیارە زۆری خەفەت لە میلەتی خۆمان خواردووە زۆری ویستووە حەق و ڕاستی بچەسپێنێ و بیکە بەڵام بۆی نەکراوە لەولاوە دەیان باتڵ دەوریان داوە. بۆیە ئەم شعرەی وتووە و دەڵێ بە دووربینی نەزەر جارێ تەماشای کوردەواریکە لەبەر جەوری نەزان بۆ گەل وەکو گەل مەشقی زاریکە ئەگەر پێت خۆشە گەورەی دێ بڵێ وریایە ئازایە دزێکی زۆر درۆزن بە هەتا هەی مەیلی خواریکە لە سەربەستی نەکەی بدوێی دەنا زوو سەر دەکەی زایع سرت پێویستە پشت زوو نەوی بۆ بەردەباریکە لە لای قەومێکی وا ژینت ئەگەر لا باشە ڕۆژ و شەو خەریکی فەوتی کۆمەڵ بە دوعای بۆ نالەباریکە لە چاکەی نیشتیمان بدوێی مقەسیر دەردەچی ئاخر وەتەن بفرۆشە دووڕوو بە شەقی بە نابەکاریکە ئەگەر پێت خۆشە ئەولادت نەبێتە ژێر چەپۆکی کەس کە بوو هەر جێبەجێ فێری نیفاق و حرس و هاریکە. هاسەیە کە خەڵک لە کوڕە ڕۆڵەجان ئاگا لێبێ حەق نەماوە ئەگەر پێت خۆشە ئەولادت نەبێتە ژێر چەپۆکی کەس کە بوو هەر جێبەجێ فێری نیفاق و حرس و هاریکە. کابرا ناچارە خۆ دەزانێمانە بەتاڵن مناڵەکەی فێری ئەو نالەبارێ دەکات چونکە دەزانێت کۆمەڵگا بۆ ئاڕاستەیەدا دەڕوە وا نەبێ مافی دەخورێ بۆیە ئازاری پێوە دەشێشێ. شعرێکی درێژە من هەمووی ناخوێنمەوە. کۆتایی قسەکان و وتارەکەمان بەوە دێنم بۆ ئەوەی حەق و ڕاستی کە هەمومان داوای دەکەین بەڵام خۆزگە ئەگەر هاتیشە بەدەستمان وازی لێ نەهێنین و خۆی لێ نەبوێرین بۆ جیلی نوێ ئەساسە. ئێمەی دایکان و باوکان ئەهلی مزگەوت و خواناسی پێویستە ئاگامان لە دوو خاڵ بێ. یەکەمیان باوکو دایک مناڵەکەی فێری ئەوە بکە حەڵاڵ حەقە حەرام باتڵە پێ بڵێ ڕۆڵەجیان ئەگە پارەیەک حەقی خۆت نەبوو ڕەن بێ بەدەستی بێنی بەڵام دڵنیا بە دوا ڕۆژی باش نییە دڵنیا بە سودمەند نابی لێی. ڕۆڵەجیان ئەگەر نمرەیەک بە حەقی خۆت بەدەستی نەهێنی بە قۆپیە و بەغەژ لە مەکتەب وا فێڵت لە مامۆستاش کرد وا توانیت چەندین حیلە بدۆزیتەوە کوڕم دوا ڕۆژت خێر نابێ کچم سوودی لێ نابینی و دڵت پێی خۆش نابێ. ئەوە ئەو پەروەردەیە بەردەوام بیری مناڵەکان بخەیەوە بڵێ پارە بێ دەرەجە بێ ڕێز و کەسایەتی بێ دەبێ هی خۆت بێ حەقی خۆت بێ ئەینا هی خەڵک بشتوانی بەدەستی بێنی بەتاڵە بڵقی سەر ئاوە ڕەن بێ گەورە دیار بێ بەڵام ناوەکەی پوچە ئەگەر هەیە هیچە کە نییە پوچە. محەممەد ڕاتب نابلوسی زانای بەناوبانگی ئیسلام لە تەفسیرەکەیدا تەفسیری نابلوسی لە مجەلەدی 1/190 دەڵێ پیاوێک کە نەفتەکار و پەککەوتەی سەر جێگا خاوەنی کۆمەڵێک منداڵی ورد بوو کابرا زۆر نەخۆش بوو دایکەکەیان هەم پیاوە پیرە هەم پیاوە نەخۆشەکەی بەخێو دەکرد هەم منداڵەکانیشی ڕەوانەی مەکتەب و خوێندنگا دەکرد ئافرەتێکی خواناس و دیندار و بە قەناعەت. ئەم ماڵە خەریک بوو لە لێواری مەرگا بوون وایان لێ هاتوو تەنها بەنانی وشکی و خواردەمەنێکی کەم دەژیان. دایکەکە ڕۆژێک کوڕە گەورەکەی کە چەند ساڵێکە 12 ساڵێکە دەینێرێ
بۆ نانەوایەک بۆ فڕنێک بۆ سەمونخانەیەک بۆ ئەوەی هەندێک سەمون بێنێ کوڕەکە کاتێک کەوا خەریکی وەرگرتنی سەمونەکە دەبێ کە چەند مانگە ئەم ماڵە گۆشتیان نەخواردووە کابرایەکی دەوڵەمەند بە سیارەیەکی مۆدیل بەرزەوە دادەبەزێ و 5 کیلۆ گۆشت دێنە و دەڵێ ئەمە 5 کیلۆ گۆشتی نەرمەیە بەم فڕنە بەم شێوازە کە تایبەتە و پێی دەڵێ فڕخاوەن فڕن دەیزانێ بۆم ببرژێنەوە بۆم ئامادە بکە سعات 1:30 دوای نۆڕۆ بۆی دێمەوە سعات و نوێشتر نزیکی نیۆڕۆ سعات 12 دەبێ کوڕەکە کە دەبینێ ئەو هەموو گۆشتە 5 کیلۆ گۆشت کە ئەمانە زۆر مشتاقن پێی و کتێک گۆشتیشان چەند مانگە نەخواردووە دڵی بۆی دەچێ و بەزەیی بە باوکە پیر نەخۆشەکەی و دایکە داماوەکەی و براکان و خوشکەکانی دادێتەوە بۆیە دەڕوا و سعات 1:30 دێتەوە 5-6 دقەیەک پێش 1:30 دەڵێ کاکە دەڵێ بەڵێ دەڵێ ئەو هاتووم بۆ گۆشتەکە 5 کیلۆ گۆشتەکەی کە باوکم هێنای بە سارەی فڵان کەس ئەوە هاتووم من بیبەمەوە ئەو باوکم لەو کۆڵانی ئەو دیوەستاوە کەبرەش بڕوای پێدەکا وەزانێ هەر کوڕەکەی ئەو بۆ کاتەکە لەگەڵیا بووە 5 کیلۆ گۆشتە برژاوەکەی بۆ تەرتیب دەکا و هەمووی دەداتێ دوای ئەوە کابرا لە وەختی خۆیان دێ کەسەی دەکا ئەڵێ کاکە وەڵا گۆشتەکەتان مناڵێک بردی ئەڵێ بابە مناڵی من نەهاتە من خۆم بەیانی هاتم دەڵێ دەی وەڵای وەمزانی مناڵە لەگەڵ تۆدا بەڕاستی خەڵەتان دمێ کوڕە ئەمە چالاکیەکە و ئەنجامی داوە 5 کیلۆ گۆشتی بەدەستێناوە بە برژایی بۆ خێزانەکەی بردوێتەوە دەیباتەوە دایم ژیان مش دەبێ وەرە باوکیشم بانکە و مناڵەکان بارکە ئەم جەمە بەشی 2-3 تێر دەخۆین دایکی کەسێکەڵە ڕۆڵی گیان خۆ تۆ پارەیەکت نییە خۆ من پارەیەکم نییە ئەی ئەمە چێ خێری پێکردوی لە وەڵا خێر نییە حاڵ و مەسەلەیەکی ئاوا بوو خوا خستێ مێشکمەوە توانیم ئەو فێڵە لەو پیاوە بکەم ئەڵە ڕۆڵی گیان خۆت خەڵەتاندووە تێربوونی ئەم چەند ژەمە عاقبەتمان سەرگەردانی دەبێ ئەبینە ماڵێکی دز و فێڵباز دوایی دەرگای ڕەحمەتی خوامان لێدا دەخرێ دوای ئەم پارچەنانە وشکەی خۆشمان لەزەتی نامێنێ کوڕی شیرینم کوڕە شیرینەکەی دایە ئەوە هەڵەیەک بۆ شەیتان پێی کردووی ئەوە خوانەی خستوەتە دڵتەوە بە قوربانت بم هەر ئێستا بڕۆ بیگەێنەوە دەستی خاوەنەکەی و داوای لێبوردنی لێ بکە بەڵێ کوڕەکە دێنێ و ئەڵێ دایەگیان ناکرێ ئەڵێ نا کوڕی خۆم هەستە مەردی خوا بە تۆ گەنجێکی ئومێدێکی زۆرم پێتە لە دوا ڕۆژە ئەمە لە تۆ ناوەشێتەوە بە زمانی شیرین دەینێرێتەوە دەیباتەوە بۆ فڕنەکە و دەڵێ کاکەی گیان من داوای لێبوردن دەکەم هەڵەیەک ڕووی داوە کابرای خاوەن گۆشتی ژوا لەوەیە دەستی مناڵەکە دەگرێ و دەڵێت تۆ کوڕی کێی ئەڵێ کاکە گیان حەقن نەبێ من وەمزانی شتی فڕنێککە گۆشتمان لە فڕنێککە بووم بن بۆ ئەویان نەربووم لێم تێک چوو زمانی تەتەڵە دەکا جلێکی شڕ لەبەرە هینی ئەوە نییە کە ئەمە خواردنی ئەو بێ و لێی تێک چوو بێ بە ترس و لەرز و ڕەنگ تێک چوون و خەریکە هەموو لەشی دەلەرزێ کابرای دەوڵەمەند دەیگرێ ئەڵێ کاکەی گیان بەخوا هیچ لێ ناکەم من ڕێز لە تۆ دەگرم کە ئەوتە گۆشتەکەت هێناوەتەوە بۆ من میوانم هەیە و شەرمەزار نەبووم بەڵام دڵنیا بە هەتا پێم نەڵی ماڵتان لەکوێیە کوڕی چێ و لەکوێ من بەرن نادەم ئەگەوانەکەی بانگی پۆلیس دەکەم کوڕەکە لە ترسانە دڵی دەی وەرە سواری سارەکە بە ماڵەکەمان نیشان دەدەم کە دەچن خانۆ شڕەیەک کەلاوە شڕەیەک سێ دەکەن ماڵێکی هەژار باوکێکی نەخۆش دایکێکی داما و کۆمەڵێ مناڵی ورد دەوڵەمەند کە دەچێتە ژوورەوە ئەو دیمەنە دەبینێت لە گریان دەدا ئەی هاوار من دە چیا دەژیم و ئێوە لە چدا وەڵێن ئەم گۆشتە قەسەم بەخوا ناچێتە بەردەمی میوانی من و کەس و کاری من حتات بۆ ئێوەیە هیچی لێگل ناگاتەوە پاشان مانگانەیان بۆ دەبڕێتەوە دەستی هاوکاری هەمیشەیان دەگەیەنێتێ چاو لێ ئەو دایکە ژیرە ئەو مناڵی فێری ئەوە کرد ئەمە حەقی ئێمە نییە کوڕی خۆم ئەم ناحەقەی هێناوتە کەف و کوڵێکە دوایی بەدبەختمان دەکا با بە حەقە ڕاستەقینەکەی خۆمان ئەگەر نانی وشک بێ دواتر خواردنی باشی بەدوودادێ دووەم حاڵەت ئەوەیە ئەگەر مناڵەکە ناحەقێکی بەرامبەر کرا ڕۆڵەکەت ناحەقێکی بەرامبەر کرا فێری ئەوەی مەکە مەڵێ حەق دەبێ بسەندرێ نادرێ تۆڵە بە سەبرە ئەمما بە زەبرە ئەو کولتورە واز دەبێنە بۆ ڕوونکردنەوەی بابەتەکە کە مناڵەکەت فێر کە حەقی خۆت بستێنە بەڵام چۆنی وەردەگری گرنگە چۆن و لە چ ڕێگایەکە وەری دەگری گرنگە کابرایەکە زۆر بەمان ناومان بیستووە گەورە سیاسەتمەداری بەریتانی چەرچڵ کە لە جەنگی دووەمی جیهانی دەتوانی بەریتانیان ڕزگارکە ئەو پیاوە کتێبێکی هەیە بیرەوەریەکانی چەرچڵ لە بیرەوەریەکانیدا کە باسی ژیانی خۆی نووسیوەتەوە چەرچڵی گەورە سیاسەتمەداری بەریتانی دەڵێت تەمەنم 11 ساڵ بوو لە قوتابخانە بووم گەنجێکی مناڵکارێکی هەرزەکاری ڕێک و پێک و لا شەڕ و بێوەی بووم بەڵام سێ گەنجی شەڕانی سێ لاوی ناو پۆلەکەم ئەوانش تەمەن 11 بۆ 12 ساڵ حتا بڵێ چوختی و چالاک و شەرفرۆش بوون بە هەر سێکیان ڕۆژە ڕێگایان پێگرتم باوکم پارەی دابوومێ هەندشتی پێ بکڕم هەموو لەشیان شکاند مولێیان دام
پارەکەشیان لێساندم چوومەوە باڵەوە هەموو لەشم دڕابوو جلەکانم پارەکەم پێ نەمابوو باوکم وتی ڕۆڵە بۆ وای وتم بە سێتە لە بەیناو پۆلەکەم هاوتەمەنی خۆم لیان داوم ئەوان سیان بوون و من بەتەنیا باوکم ڕوانینێکی ساردی بۆ کردم بە چاوێکی ینی بڵێن بە نەرمیشکی سەیری کردم بە ساردیەوە وتی ڕۆڵە گیان داوای لێبوردن دەکەم قەت وام لە تۆڕان نەدەبینی سێ کەسی هەرزە بتوانن لە تۆ بدەن سێ کەسی بێمستەوای نەزان بتوانن لە کوڕەکەم بدەن من دوا ڕۆژی گەشترم لە تۆ چاوەڕێ دەکرد پاشان پێیوتم بەتەمای من مەبە ئەوەی کێشەی خۆتە خۆت ئەتوانیت چۆنی حەڵکی خۆتی لێ ڕزگارکەی ئارزووی خۆتە مەویست بووم لەوەی کەوا باوکم دیفاعم لێ بکاو لەسەرم بکاتەوە هەرچەند ئێمە ماڵێکی دەستڕۆیشت و دەسەڵاتدار و دەوڵەمەند بووین دواتر هاتم بیرم لەوە کردەوە پیلانێکم دانا کە یەک یەخیان پێ بگرم یەک زەوتم دەکردن لیان بدەمەوە پارەیان لێ بستێنم دواتر ترسم بۆ هات ئەی ڕۆژێش کە هەرسێکیان یەک دەگرنەوە ئەوان سیان و من بەتەنیا دیسانەوە من زەرەت دەکەم بیرم کردەوە چۆن چارەسەری ئەم کێشەیە بکەم چۆن ئەم بەڵایانە لە خۆم لادەم چۆن حەقی خۆم وەربگرمەوە سێ پارچە شیرینی زۆر نایابم کڕی ئێمە دەوڵەمەند بوو هەبوو بووین خستمە کارتۆنێکەوە لە جانتاکەم دادامنا ڕۆژی دواتر کە دەچوینەوە بۆ ماڵەوە بانگم کردن هەی کوڕینە وەرن هەرسێکیان ئاوڕیاندایەوە وانزانە وەرە تۆڵە بکەینەوە شەڕ بکەینەوە وتم وەرن شیرینێکی زۆر نایابم کڕیەوە بەبێ ئێوە بۆم نەخورا یەک پارچە شیرینیم دایە دەستیان سەیریان کردم و یەکەم جار سەریان سوڕما بوو دواتر سوپاسیان کردم و شیرینەکەیان خوارد وتم دەکرێت بە هاوڕێتی یەکترەوە بەرەو ماڵ بڕۆینەوە وتیان فەرموو زۆر خۆشحاڵیم بە ڕەفاقەتی تۆ بوون بە هاوڕێی گیانی بە ژیانیم ئیتر لە مەکتەبا بەهۆی ئەو سێ چوختیەوە هیچ کەسێک نەیدەوێت تەماشای منیشکە چونکە ئەوانیان بە پشتیوانی من دەزانی بوونە حرەس و حیمایەم هەمیشە لەگەڵ مابوون و چاودێریان دەکردم و کەس نەیدەتوانی بەهۆی ئەوانەوە کە شەڕانی بوون ئەوان دەرسیان نەدەخوێن هەر خەریکی شەڕ و ئاژا بوون بەڵام من کردمن بە حیمایە و پاسەوانی خۆم ئەو شەڕانیان نەبوون بە خێر و بەرەکەت بۆ من بوون بە هاوڕێم ئەمە من دوای چەند ڕۆژێک بۆ باوکم گێڕایەوە ئەم جارە باوکم زەردەخەنەی کرد و باوەشی پیاکردم و دەستی تون گوشیم وتی کوڕم ئافەرین ئێستا ئەو کوڕی من چاوەڕێم دەکرد لە دوا ڕۆژە شتێکی گەورەی لێ پەیدا بێ سیاسەت مەدارێک بێ ئەم وڵاتە پێویستی بە تۆیە دڵنیام تۆ شتێکت لێ پەیدا دەبێ بوو بە گەورەی بەریتانیا کوڕەکەی وتی من چاوەڕێ ئەوم لە تۆ دەکرد بەبێ ئەوەی لە کەسدا بێ بەبێ ئەوەی شەڕت کرد بێ بەبێ ئەوەی پارەی ترت سەرف کرد بێ دوژمنەکان و نارەکانت کرد بە دۆست ئەمە حەق وەرگرتنەوەیە ئەمە حەقی خۆت وەرگرتەوە کوڕی خۆم ئەگەڵ ڕۆژە من دیفاعم لێ بکردایە من پیاوێکی بەتەمەنم پیاوێکی باوکێکی پیر دڵغەمگین دەبوو بە پشتیوانت بەڵام خۆ من هەمووی دەخەیەک دەستم بە تۆوە نەدەبوو لەو لاوە دەیان گەنجی تۆڵەستێنی شەڕانی دەبوون بە دژمنت بەڵام ئەمڕۆ باوکێکی پیری خۆشحاڵت هەیە و دەیان گەنج و لاوی دڵسۆز پشتیوانتن و دیفاع لێ دەکەن و دەتپارێزن من ئەمەیانم دەویست بۆیە بەڕێزان جاری وایە حەقێکت هەیە بەڵام وریانەبی لە داواکردنی حەقەکەتدا ئەوەی تریشت هەمووی دەسەدادەنێ بۆیە حەق ئەوە نییە بڵێ هەر دەبێ وەریگرم چۆن وەری دەگری ئەوەیان گرنگە ئەمە بەشێک بوو لەسەر وەتەواسەو بالحەق کە هەمیشە هەمومان ئامۆژگاری یەکتر بکەین لەسەر ڕێبازی حەق و ڕاستی یا ڕەبی خۆی ڕەحممان پێ بکەی یا ڕەبی خۆی پەروەردگار ڕەحمەت و بەرەکەتی خۆتمان بەسەرا بڕێژی لە ناحەقکاری بە دوورمان کەی لەو کەسانەی کەوان ناحەقیکارن بمان پارێزی مافی خەڵک نەخۆین و مافمان نەخورێ ئەگەر داوای حەقی خۆمان کرد لێ زانانە و بە شەرعیانە داوای بکەین یا ڕەبی خۆی پەروەردگار ئەوانەی نەخۆشن شیفای بەخێریان بۆ بنێری یا ڕەبی خۆی پەروەردگار هەر کەسیان نەخۆشە یا شافی یا ئەڵڵا لە مناڵەوە بۆ گەورە لە کوڕەوە بۆ کچ لە ژن و پیاو لەوانەی کە ئامادەی جومعن و داوای دوعای خێریان کردووە یان ئەوانەی بیسەر و بینەری ئەم وتارن لە داهاتوودا هی هەموو نەخۆشی مسلمانان خوایە بە ئامینی ئیماندارێکی بە حەقی ئەم مزگەوتە خوای شیفای بەخێریان بۆ بنێری یا ڕەبی خوای شیفای بەخێریان بۆ بنێری ئەوانەی دڵناڕەحەتن دڵخۆشیان کەی ئەوانەی نەخۆشی دەرونیان هەیە ئاسوودەیان کەی ئەوانەی کەوا دەرگای ڕزق و ڕۆزیان کەمە خوا دەرگای ڕزق و ڕۆزی خۆتیان لەسەر بکەیتەوە هەموو کەسانی گرفتان ڕزگاریان کەی هەموو ئەوانەی بەرکراون خوا دەرگای ڕەحمەتیان لێ بکەیەوە عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بژێڕی آمین آمین والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون